پێشەچی بەناوی خی گەورە من زۆر سپاسی دەستەخانەی میهرەبانی دەکەم کە بەڕاستی زۆر هاریکاری بوون لەگەر نەک هەر ئەمن لەگەر هەموو هاوڵاتیانی دیکەش. ئەوەختی کە ئەمن ژانم هەبوو زۆر ئیزەرداوی دوسێ جاران هاتمە خەستەخانەی هەر ژانەکەم هەر زۆر بوو ئەمن لەمێژە ئەو هابووم بەس پارەم نەبوو کە ئەمەلیاتەکەی بکەم. سێ چار جاران هاتمە خەستەخانەی میهرەبانی شوێلێ ماوە ژانم گرتبوو. ئیدی وەڵحەسلی ئەلێرانە چوومە کندکتۆر دلێری ماری ئاوا بیتن لەگەر هەموو لایەکی ماری ئەو خێرخوازانەش ئاوا بیتن کە پارەی لە جێیەکی ئەمین دادەنێن کە بتوانن یارمەتی ئەو خەڵکەی بدەن. هیوادارم کەس دوودڵ نەبیتن لە هاتنی خەستەخانەی میهرەبانی. ئینشاڵڵا هەمویان دکتۆری باشن، هەمویان ستافی باشن، هەمویان سستەرەکانێک لێچێ ڕێک و پێکتر و باشترن. هیوادارم نەک هەر دکتۆر هەموو کەسانی دیکەش ئەوزە ئایافیتەرە سایقا هەمووی هاریکاری یەکدری بکەن هەتاوەکو ژیانمان بەرەو پێش بچیتن و کە فەقیر دیار نەبیتن لە ناومن. ئینشاڵڵا هەر سەرکەوتو دەبن. دەستەکانتان خۆش بێ. میهرەبانی دڵسۆزی و لێزانی